ئەنگری ئازادی بۆ دۆستی گەلان بووە بەڵام ئیمپراتۆرەکانی ڕۆژهەڵاتی نێوەڕاست هەمیشە جوڵان تێکشکانی خوێن ڕشتن و فاشیست بوون بووە بۆیە داواتان لێ دەکەین میلەتی کورد هەمیشە لە هەستانەوەدا بەوە ناومێد مەبن ئەوڕۆ شێخ مەسعود و ئەشرەفیە لە بەرخۆدانێکی مەزندان بۆ ئازادی گەلەکەیان کورد نامرێ کورد سەر دەکەوێت کوردستان ئاڵای ئازادی ڕۆژهەڵاتی نێوەڕاست بەدەستەوە دەگرێت کوردستانە ڕۆژهەڵاتی نێوان توانای ئەوان نییە لەسەر فاشیزبوونی خۆیان سوورن بەڵام ئەوە میلەتی کوردە ئەو گۆڕانکاریە و داهێنانە بینە بۆیە بەرخۆدان هەتا سەرکەوتن درێژەی دەبێت بژی شەیدان بژی کوردستان سڵاو لێیەوە